خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەمڕۆ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لە کەرکووکی قودسی کوردستان کۆبوونەوە. کۆمەڵێک بابەتیان تاوتوێ کرد کە پەیوەندیان بە ژیانی خەڵکو و ئایندەی هەرێمی کوردستان و ژیانی حەزبی یەکێتیەوە هەیە وەکو هێزێکی کاریگەر لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. ئێمەش پرسیار لەبارەی ئەو بابەتانە دەکەین کە پەیوەندی بە ژیانی خەڵکو و بە گوزەرانی خەڵکو و بە کۆی پرسە سیاسیەکان و ئایندەی هەرێمی کوردستان و ناوچەکە هەیە. میوانی ئەم شەوی پانۆراما بەڕێز ئارێز عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێر بێ کاکە. زۆر سپاس بۆ دەرفەتە. لە کۆبوونەوەکەوە دەست پێ بکەم کە ئێوە بڕیاری کۆنگرەتاندا. ئەمە بۆ یعنی باسێکی ئۆمان بۆ بکەین بڕیارەکەتان لەبارەی کۆنگرەوە چی تێدایە بۆ نوێبوونەوەی زیاتری یەکێتی، بۆ تۆکمەتربوونەوەی یەکێتی، بۆ ئەوەی یەکێتی بتوانێت لەسەر پێتر و تۆکمەتر خزمەتی خەڵک بکات. سپاس کاک زانا ئێوارەی بینەرانیش باش. ڕاستە ئەمڕۆ لە کەرکووک کۆبوونەوەی مەکتەبی سیاسیمان کرد. لەو کۆبوونەوەیە کۆمەڵی بابەت گفتوگویان کرا، کۆمەڵێک ڕاستپاردەمان هەبوو. یەکێک لە ڕاستپاردەکان مەکتەبی سیاسی ئەوەیە کە ئێمە ئەم ساڵ کۆنگرە دەکەین. ڕێک لە مانجی نۆ کۆنگرەی پێنجەمی یەکێتی دەبەسترێ. بۆ ئەم ساڵ لەبەرەوەی کۆنگرەی چوار دیاری کردبوو ماوەی کۆنگرە بۆ کۆنگرەی داهاتوو 4 ساڵە. ئێستا مانجی 12 کۆتایی بە 4 ساڵەکە دێ. لەبەرەوەی مانجی 12 هەڵبژاردنمان لە پێش ئەنجومەنی پارێزگاکانی عێراق، بۆیە چەند مانجێکمان هێناوە پێش. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم لە ڕابردوودا کۆنگرەکان زۆر دواکەوتن و چەندیش کۆنگرە دوا بکەوێ کێشەکانی حزب زیاتر کەڵەکە ئەبن، زیاتر کۆ ئەبنەوە و لە کۆنگرەکان بۆیە لە کۆنگرەکان ناتوانین بپڕژەینە سەر چارەسەرکردنی گرفتەکان و دانانی بەرنامەیەکی تۆکمەتر. ئەوەندە کێشەکان کەڵەکە ئەبوون، ئەوەندە گلەی زۆرە بوو، ئەوەندە ڕەخنە زۆرە بوو. ئێستا ئێمە بەو نیازەی کە لە مەودووە لە کاتی خۆیدا کۆنگرەکانی خۆمان بکەین، بڕیارماندا ئەم ساڵ کە چوارەمین ساڵمان تەواو کرد ئەو کۆنگرێش بکەین پێش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. کۆنگرەتی پێدەبێ بۆ یەکێتیەکان بۆ خەڵکی کوردستان، مەسەڵەن کۆنگرە یەکێتی بۆ ڕووداوێکی گرنگی سیاسیە مەسەڵ لە هەرێمی کوردستان و عێراق. لەبەرەوەی یەکێتی یەکێک لە هێزە سەرچیەکانی عێراق و کوردستانە، یەکێک لە هێزە کاریگەرەکانە، یان بە هەر شێوەیەک گۆڕانکاری بەسەر یەکێتیدا بێ، ڕاستەوخۆ کاریگەری بۆ سەر بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و عێراقیش دەبێت. بۆیە گرنگە یعنی ئەو ڕووداوەواتە ڕووداوی کۆنگرەژ نەک تەنیا بۆ یەکێتیەکان بۆ خەڵکی تریش گرنگە. لەوێ بێگومان لە ماوەی ئەو 4 ساڵی ڕابردوو کە ئێمە 4 ساڵە بەسەر کۆنگرە تێپەڕی لە مای ئەو 4 ساڵە کۆمەڵێک گۆڕانکاری هاتوونەتە پێش، گۆڕانکاری کراون، گۆڕانکاری سیاسی هەبووە، گۆڕانکاری کۆمەڵایەتی هەبووە، ئابووری هەبووە. هەمووان پێویست ئێمە لەو کۆنگرێ ئەو بابەتانە هەڵسەنجێنین و ئێمە ئەبینین گۆڕانکاری بەڕێوەیە، بەردەوام گۆڕانکاری بەڕێوەیە، بۆی بتوانین لەو کۆنگرێ استراتیژێتێکی بە پێی هەڵو مەرجە نوێیەکان استراتیژ دابڕێژین. پرۆگرامەکەمان بە پێی هەڵو مەرجە نوێیەکان بێ، پەیڕەوی ناوخۆمان بە پێی هەڵو مەرجە نوێیەکان بێ. واتە هەموو ئەو گۆڕانکاریانەی کە پێویستن حزب بیکە لە ڕەخنەگرتن لە ڕابردوو، لە دەستنیشانکردنی خاڵە باشەکان، لە هەڵسەنگاندنی کاروبارەکانی ڕابردوو، لە پێشنیارکردنی پرۆژەی باشتر بۆ ئایندە ئەبێ بیکەین. و بێگومان لەسەری هەمووش ئەوانەوە یعنی خاڵێکی سەرچیشی هەڵبژاردنەوەی ئەنجومەنی سەرکردایەتیە، واتە دیسان لە هەموو کۆنگرەکان هەروە ئەنجومەنی سەرکردایەتی هەڵدەبژێتەوەشمان لە پێش. باسی وردەکاریەکە ناکەمەوە بەجێ بێڵین بۆ ڕۆژانی کۆنگرە. بێگومان ناو وردەکاریەکان هەرچی باس کرا بێستا نییە، کۆنگرە وردەکاریەکان باسی زۆر باش دێنێتە پێش. ژیان و گوزەرانی خەڵک خراپە، هێشتا خەڵک لە مەسەلەی یاسای بودجە سوودمەند نەبووە هەرێمی کوردستان. یەکێتی یعنی مەکتەبی سیاسی چ بڕیارێکتاندا، چ قسەیەکتان کرد لەبارەی موچە و بژێوی ژیانی خەڵکە ناکرێ خۆ هەموو خەڵک ینی خەڵک چاوی لەوەیە کە هێزە سیاسەکان بەتایبەتی یەکێتی و پارتی ڕۆڵی گەورەیانە بێ بۆ یەکێتی
بە تایبەت کە ئێوە کۆبوونەوەتان کردووە چی تێدا بوو کۆبوونەوەکەتان بۆ موچە بۆ ژیانی خەڵک ئێمە لە هەرێمی کوردستانین و لە عراقیشین لە هەرێمی کوردستان لە حکوومەتین لە عراقش لە حکوومەتین بێگومان هاوپەیمانی و دۆستمان هەن لە ناو حزبەکان لە ناو پەرلەمانتارەکە ناو وەزیرەکان لێرەش و لەوێش بێگومە ئەوە واتە لە نزیکەوە ئاگاداری کێشەکانی هەرێمی کوردستان کێشەکانی عراق و ئاگاداری ململانەکانین ئێمە بەو پێیکە کاریگەریمان هەیە لە عراق لە ماوەی ڕابردوو ئەو پەڕی هەوڵمان داوە لەگەڵ لایەنەکانی عراقی لەگەڵ حکوومەت کە حکوومەت مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بدا کە حکوومەت مافەکانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بدا ئێستا نەوت لە هەرێمی کوردستان ڕەوانی دەرەوە ناکرێ بەرهەمێنانی نەوت وەستاوە کەواتە ئەرچی حکوومەتی عراقیە پارەی بەشی هەرێمی کوردستان ئەو بە ڕێژەی کە لە یاسا بۆی دابینکراوە بیدا بۆیە ئێمە پشتیوانیمان لە حکوومەتی هەرێم کردووە لە بەغدا و لەگەر هەموو لایەنەکان فشاری خۆمان پەیوەندەکانی خۆمان بەکاری ناوە بە تایبەتی لەو ماوەی ئەگەر دقەتاندا بێ چەند جارێک کاک بافڵ کە سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی بەغدای کردووە لەگەڵ هەموو لایەنەکان لەگەڵ حکوومەتیش تەکیدی لەوە کردوتەوە و خۆمان تەکید لەوە دەکەینەوە کە پێویستە مافی هاوڵاتیانی کوردستان نەبنە قوربانی ململانەی سیاسی نێوان هێزەکانی هەرێمی کوردستان و بەغدایان کوردستان و عراق زۆر تەکیدمان لەوە کردەوە و چی پێمان کرابێ کردومانە و بەردەوامیش دەبین لەوەی کە لە فشار لە پێشنیار لە هەوڵدان بۆ ئەوەی بەشی هەرێمی کوردستان لە بودجەی عراق بدرێ بۆ ئەوی فەرمانبەرەکانمان موچەخۆرەکانمان لە کاتی خۆیدا موچە وەربگرن دەڵێت لە بەیانەکەدا موچە و بژێوی خەڵک هێڵی سوورە لەسەر ئەو هێڵە سوورە کارکراوە بۆ ئەوی کە ئەگەر تا بەغدا و هەرێمی کوردستان ڕێک دەکەونەوە ئەو وەرەقەیەک دەبا ئەو وەرەقەیەک ڕەفز دەکە بتوانن بە قەرزیش بێت موچەیەک هەوڵمان داوە بۆ هەرێمی کوردستان کاڵین بۆ هەموو هەرێمی کوردستان هیچ راپۆرتێک لەو ڕۆخرا ڕوو لە مەکتەبی سیاسی بێگومان باس کرا کە چەند هەوڵ درراوە و چەند هەوڵمان داوە بەڵام بەڕاستی کێشە کەڵەکەبووەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئاستەنگن لە بەردەم جێبەجێکردنی ئەوە کێشەکانمان ئەوەندە کەڵەکە بوون ئەوەندە گەورە بوونە بە ئاسانی چارەسەر نابن و بمانەوێت نەمانەوێت ڕەنگە لە بەغداش هەندێک کەس یا هەندێک لایەن ئەگەر هەمووشی نەبێ هەندێکە بن بیانەوێت ئاستەنجی زیاتر بۆ هەرێمی کوردستان دروستکەن بەگشتی بۆ حکوومەت بۆ هەرێم ئەوەش هەیە بەڵام ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ڕووەوە لەوەی کە پێویستە مافی هەرێمی کوردستان بێ ئەو پەڕی پشتیوانی لە حکوومەتی هەرێممان کردووە و دەشیکەین بۆ ئەوەی هەموو مافەکان بێتن و حکوومەتی هەرێمیش ئیتر لێرە ئەرکەکانی سەرشانی خۆی جێبەجێ بکە. زۆر باشە لەسەر باسی هەڵبژاردنت کرد هەڵبژاردن ئەنجومەنی پارێزگا لە مانجی 12 ئەنجامەدرێت بەڵام هەڵبژاردنێکی تریشێ لە مانجی شوباتی ساڵی داهاتوو ئەگەر بکرێت یەکێتی بە چ مەرجێکە چێتە ناو هەڵبژاردنەوە بە تایبەتی ئەوی پەرلەمانی کوردستان کە گفتوگۆ مشتومڕی توندی لەسەر بوو باسی هەردوو هەڵبژاردنەکەکەین هەڵبژاردنێک هی ئەنجومەنی پارێزگاکانە بزۆر بەداخەوە کە نەمانتوانی بە یەک لیست هەموو لایەنە کوردستانیەکان بەشداری بکەین ئەگەر ئێمە بە یەک لیست بەشداریمان لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان کردبای بە تایبەتی لەو پارێزگایانەی کە جێی ناکۆچین واتە کێشە لەسەرن کەرکووک مووسڵ سەلاحەدین دیالە ئەو بێگومان کارێکی زۆر بەغدا بەغدا ناکۆچی لەسەر نییە بەڵام بێک لیستدا بەزیبانە کارێکی زۆر باشە بوو بۆ ئەو یەک لیستە نەکرا زۆر بەداخەوەش پەیوەندی بەو کێشە و ناکۆچیانەی هەرێمی کوردستانەوەیە لەبەرەوەی ئەمە جگەلەوەی کە ناکۆچیمان لەگەڵ بەغدا هەیە لە نێوە خۆشماندا کۆمەڵێک ناکۆچی و کێشە و گرفتی گەورەمان هەن لە کوردستانە بێ ئەوش لەبیر نەکەین ئەوش بۆ ئاستەنگ لەبەروی یەک لیست نەبین ئێستا لە بەلیستی جیاجیا بەشداری هەڵبژاردنەکان دەکەین تازە ئەوە بوو گرنگەوێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کەرکووک و بۆ دیالە و سەلاحەدین و مووسڵ تەمەنا دەکەین هەوڵیش دەدەین کە هەوڵ دەدەین کە یەکێتی زۆرترین کورسی بەدەست بێنێ زۆرترین دەنگ بێنێ وەکو یەکێتی بەڵام لە هەمان کاتدا هەوڵیش دەدەین کە نەچینە ناکۆچی ململانی لەگەڵ لایەنە کوردستانیەکانی تر ناکۆچی و خۆمان بە شەڕێکی لاوەچیوە خەریک نەکەین بۆی بە تێکڕایی لایەنە کوردستانیەکان بتوانین زۆرینەی دەنگ بێنین چەند زۆرتر دەنگ بێنین بە هەموو لایەنە کوردستانیەکانەوە بێگومان بۆ هەرێمی کوردستان بۆ گەلی کوردستان بۆ ئایندەی گەلی کوردستان بۆ بێگەی هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی دەستور لە بەغدا ئەوەندە گرنگە
بە کورتی ئێمە وەکو یەکێتی هەوڵە دەین خۆمان هەوڵە دەین لیستی خۆمان سەر بخەین ئەو هیچ ئەم لە ئەولایەتیان نییە لەگەڵ ئەوەشدا لەگەڵ ئەوە نین لەو شوێنانە ململانەی و ناکۆچیەکانمان قۆڵ بکەینەوە خۆزگە یەک لیستمان دەبوو یەک لیستی کوردستانیمان کەنیمانە لانی کەم ئەتوانین ناکۆچیەکانمان وەلا بنین بۆی لەگەڵ یەکەوە بتوانین شتێکی باش بۆ نوێنەرایەتێکی باش بۆ ئەو ناوچانە بەدەستبێنی باشە بۆ هەرێمی کوردستان چی؟ بۆ هەرێمی کوردستان کاکەزانە لەسەر هەڵبژاردن ئێمە کێشەمان قانونە ئەگەر قانونەکە کێشەیتیانە وایە هەڵبژاردن لە کاتی خۆیەکرا دواخرا هەڵبژاردن دواتر دادگای فدرالی بڕیارێکی باشیدا پەرلەمانی ماوە بەسەرچووی هەڵۆشاندەوە کە کارێکی باش بوو ئێستا قانونە کۆنەکە ماوە لە بنچینەدا ئێمە زوو داوامان کردبوو کە یاساکە هەموار بکرێتەوە دوو بڕگەی زۆر سێ تا بڕگەی تایە بەڵام ئەسەرچەکەی ئەوەی کە کوردستان بکرێتە چەند بازنەیەک زۆر جار باسمان کردو بۆ چەند بازنەی گرینگە نامە ئێستا لێرە دووبارەکەم بۆ خەڵکی کوردستان بەگشتی گرنگە بۆ دادپەروەری گرنگە دوو بۆ کێشەی کۆتاکان وا بکەین کە کۆتاکان خۆیان نوێنەری خۆیان بن ئێمە کێشەمان لەسەر ژمارە نەبووە کێشەمان لەسەر ئەو بۆ مەسیحیەکان یا کلد و ئاشوورەکان ئەرمانەکان و تورکمانەکان نوێنەری ڕاستەقینەی گەلەکەی خۆیان بن نوێنەری ئێمە نەبن لە پەرلەمان بەڵانس نەگۆڕن لە پەرلەمان نوێنەری لایەنێکی تریش نەبن دەستکردی ئەم نەبن دەستکردی ئێرەش نەبن نوێنەری خۆیان بن هەوڵماندا بەداخەوە نەگەیشت دواخرە تا پەرلەمان کۆتایی پێهات یاساکە هەمان نەکراوە ئێستا خۆی ئەو دواخستنە ئەو پشتگوێ خستنە مەبەستەکە لەوە چی بوو لەوەی بوو بۆی هەر یاسا کۆنەکە بینێت ئێمە و هەندێک لایەنی تری کوردستانیش لەگەڵ هەموارکردنەوە یاسا بووین بەڵام پارتی لەگەڵ هەموارکردنەوە کە نەبوو بۆیە هەر ئەمڕۆ سبەی پێدەکرد ئەنجامەکەش وا کەوتەوە ئێستا یاسا کۆنەکە هەیە ئەو یاسایە کۆنا بە هیچ شێوەیەک لە بەرژەوە بە هیچ شێوەیەک لەگەڵ هەڵومەرجی ئێستای کوردستان ناگونجێ نادادپەروەری تایە زۆر ئەگەر پێتان باش بێت چینە سەر گفتوگۆکە نادادپەروەری وەڵا زۆرمان باس لەکوێیە نادادپەروەری تێدایە سەردەمیانە نییە وەکو یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عراق نییە ئێستا یەکێتی باشە بەڵام ئێستا یاسا کۆنەکە باشە یاساکە ماوە ئێستا ئێمە ڕێگەیەکمان گرتوۆتە بەر لە دادگای فدرالی شکایەتمان کردووە شکایەتێکمان تۆمار کردووە ئەڵێن ئەم یاسایە کە هەڵبژاردننی پێدەکرێت نادادپەروەری تایە ستەمی تایە بۆیە دەوامان کردیە ئەوان ئەو بابەتە یەکلایی بکەنەوە نادادپەروەریەکەش لە دابەشکردنی کۆتاکانە نادادپەروەریەکە لە ئەوەیە کە لە بازنەکانە بۆ نمونە ئێمە ئەڵێن بە هەڵبژاردن بۆ هەرێمی کوردستان لە کات لەو کاتە بکرێت کە کراوە بەڵام بە سیستمی هەڵبژاردننی پەرلەمانی عراق حازرە چوار پارێ بۆ نمونە هەرێمی کوردستان چوار پارێزگایە با بکرێتە چوار پارێزگا هەمان خەڵکی کوردستان هەمان دەنگدەری کوردستانن لێگەڕێ بە چوار پارێزگای بۆ کۆتەکانیش ئەبێ شتێک بدۆزینەوە گونجاو بێ ئەبێ شتێک بدۆزینەوە گونجاو بێ بۆ نمونە ینی ماوەی ڕابردوو لە زوو ینی لە عراق پێنج ئەوە هەبوو پێنج کۆتە هەبوو بۆ کلد و ئاشوورەکان دواتر شتێک دروستکرا بۆ دهۆکو بۆ هەولێر جیاکراوە پارتی لەگەڵ ئەوە بوو بۆ هەولێر و ئەوە جیا بکرێت لەسەر تاسەر عراق دەنگ بۆ نەدرێ بۆ هەولێر و دهۆک بۆ نوێنەری کلد و ئاشوور بدرێت زۆر باشە باو بکرێت بەڵام بۆ خۆمان لەگەڵ ئەوە نین لە هەر پارێزگایەک دەنگ بۆ ئەوانە بدرێ بۆ کۆتاکان بدرێ بۆ نوێنەری پێکاتەکان بدرێ تۆ لەوێ ئەوە داوا دەکەی ئەوەت پێخۆشە لێرە ئەوت پێخۆشنی ئەڵێن باوەکو ئەو بێ بابەتەکە لە دادگای فدرالیە ئێمە نازانین دادگای فدرالی چۆن بڕیار دەدا بەڵام پێمان وایە ئەو ستەم و ئەو نادادپەروەریەکەتەیدا دادگای فدرالی لەبەر چاوی دەگرێت لەو ڕوانگەیەشەوە ئێمە شکایەتمان کردو ئومێد دەکەین کە دادگای فدرالی بڕیارێک بدا کە وا بکرێ هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەگەر لەو کات لە پێشەو کاتە بڕیاری دایەچێتی لە مەوعیدی دیاریکراو دەچێت انتخابات گومان ئێمە کێشەمان هەمواری یاسا پێتان دەڵێن کە یەکێتی لە انتخابات دەترسێ و دەنگدەری نەماوە و ینی کۆتاییتان پێدێ دەکەم هەموو کەس دەزانی یەکێتی ناترسێت چکە یەکێتی باران دیدەیە لە گورجی باران دیتەیە کاکزانە ئێمە کاتی خۆی لە 2005 لەگەڵ پارتی نیوە بە نیوە حکوومەتمان پێکهێناوە لە هەڵبژاردنمان کرد 38 بە 38 پەرلەمانی کوردستان کاتی هەڵبژاردننی پەرلەمانی عراقمان کرد لە پارتیش زیاتر دەنگمان هێنا
دواتر ئێمە بەهۆی جیابوونەوەی گۆڕان هاتیینە سەر 22 کورسی و 21 کورسی و ئیتر هیچ نەترساینیانی و ماوەیەکێتی واتە نیوەی کورسەکانمان لەدەستدا ماین کورسیمان زیاد کرد کورسیمان کەم کرد ماین ئێمە ئەومان دیوە بەو قوناغەدا تێپەڕیوین کورسیەک زیادەکەین دە کورسی کەمەکەین ماوین ئەژمینین لەبەرەوە بڕوان ناکەم یەکێتی ترسێ بەڵام بۆ حەزمەی خۆتان ئەمێنن مەسەلەن کە مەسەلەن زۆر کەس گرە و لەسەرەوە دەکە هێزی سێم بن هێزی چوارەم بن هێزی دووەم بن ئەزانی هەڵمەتی هەڵبژاردن هەمیشە هەیە هەزی یەکەم و مەسەلەن لەو ڕۆژانە ڕاپرسێک بڵاو کرایەوە فەرقیەوە و پارتی ئەگەر چی زۆریش تعلیقی لەسەر کرا و کوتیان کامەلا ئەو ڕاپرسێ بڵاو کردەوە لە کوێ کراوە لە تەلەڤیزیۆنێکی پارتی لە تەلەڤیزیۆنەکەی چێ کردوێتی بۆ چمە بەستێک کردوێتی ئەزین چۆنە بێلایەن نییە و لای ئەوەی کە کردوێتی ئەگەر بێلایەن بێ ئەبێ لە بەرچای بگرین اینجا ئێستش هەڵبژاردن تا هەڵبژاردن و خۆمان دەزانین قاعدەی یەکێتی قاعدەیەکی جیاوازە لە قاعدە حیزبەکانی تر ڕەخنەگرە زۆر جار بە دەنگ دەکا بەڵام کاتێک کە پێوی کاتێک یەشێتی پێویستی تەیە کاتی پێویست دێ دەنگەدا لەبەرەوە ئەو ڕاپرسیە جێی بڕوانیە کە لایەنێکی بێلایەن کەسێکی یا لایەنی بێلایەن ئەو ڕاپرسی نەکردو ئەوە خاڵیە کرد دوو ئێمە پێمان وایە ئەگەر یاساکە بگۆڕێ دڵنیا بە هاوسەنجی سیاسی دەگەڕێتەوە دڵنیا بن هاوسەنجی سیاسی دەگەڕێتەوە هاوسەنجی سیاسی دەگەڕێتەوە و خۆشمان لە خۆمان ڕادەبینین دەنگ بێنین دڵنیا بە لە هەڵبژاردننی لەسەر چ ئەساسێک دەتوانن خەڵک بێنە سەر سندوقی دەنگدان کاگارێز بە ڕێستۆک مەکتەب سیاسی مەسەلەن چیتان بۆ خەڵک کردووە تا خەڵک بێت دەنگتان پێ بدا بە تایبەتی لەو چەند ساڵە کە یەکێتی بە سەرۆکایەتی کاک بافڵ ئەزانی چۆنە ئێمە با دووشت جیاواز بکەینەوە خەڵک پێ ما ئێستا گەیشت تا ڕاستیەک ئەو کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەسەڵات بوو هاوسەنجی سیاسی هەبوو لە کوردستان لەگەڵ پارتی هاوسەنگ بووین بارودۆخی سیاسی باشتر بوو بارودۆخی ئابووری باشتر بوو پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا بەهێزتر بوو ئێمە باش بە بیرماندێ ئەو کاتێک کە هەردوو لامان بەهێز بووین لە پەرلەمانی کوردستان هەردوو لامان کاتێک بەهێز بووین لە پەرلەمانی کوردستان هاوسەنگمان هەبوو حکوومەتی هەرێمی کوردستان بەقەت حکوومەتی فدرالی عێراق هێز و توانای هەبوو دوای ئەوەی کە یەکێتی کە گۆڕان جیاب بۆ و یەکێتی بێهێز بوو بارودۆخی سیاسی بەرەو خراپی ڕۆیشت بارودۆخی ئابووری بەرەو خراپی ڕۆیشت پەیوەندەکانمان لەگەڵ بەغدا بەرەو خراپی ڕۆیشتن ئازادیەکان ئازادی دەربڕین و ڕاگەیاندن بەرەو دواوە گەڕاوە گەیشتۆتە ئاستێک ئێستا ڕێکخراوە نێودەوڵەتەکان ڕەخنە لە هەرێمی کوردستان ئەگرن لە کاتێکدا ئێمە لە سەرەتادا کاتێک کە لە پەرلەمانی کوردستان و لە حکوومەت هاوسەنجیمان هەبوو لە کوردستان ئێمە یاسایەکمان داڕاش بۆ نمونە یاسای ڕۆژنامەگەری یەکێکە لەو یاسایانە کە ئێمە ئەبێ هەمیشە شانازی پێ بکەین وەک ئەو یاسایە جێبەجێ بکرێ لە ئەستێکی زۆر بەرزدایە کۆمەڵێک یاسای زۆر گرنگمان دەرکردن پەیوەندەکانمان لەگەڵ بەغدا خۆتان نەزانن مەبەستم لەوەیە خەڵک ئەزانێ ئەو کاتێک کە سەرۆکمان مابوو کاتێک کە یەکێتی بەهێز بوو سەتی عەفدە لە بودجێ عێراقمان وەرەگرت اینجا داهاتی ناو خۆشمانە بۆ خۆمان بوو ئەتاندیت چۆن ڕۆژ بە ڕۆژ ئەو وڵاتە گەشەی دەکا چۆن بەرەو پێشەوە دەچیت ئێستا سەتی 12 و شتێک دانراوە لەو 12 داهات داوای داهاتە ناوخۆیەکانیشمان لێ دەکەم اینجا مافەکانی خۆشمان پێ نادەن بۆ خەڵک ئەوە تێدەگا واتە دەزانن کاتێک کە هێوسەنجی سیاسی تێک چووە بارودۆخی خەڵکیش لە هەموو ئاستەکاندا تێک چووە یەکێک لە شتەکانی ئێمە ئەوە بە خەڵک دەڵێن کاتێک هاوسەنجی سیاسی دروست دەبێتەوە کاتێک یەکێتی ئەو پێگەی وەدەست دێنێتەوە کە لە ڕابردووهەی بە بەدڵنیاییەوە بارودۆخی خەڵکیش بەرەو باشی دەگۆڕێ و دەیگۆڕین دڵنیا بن ئەوە ینی یەکێتی قوتی ئەوی ماوە لە ئاستی بەغدا بتوانێت لانی کەم لەسەر ژیان و گوزەرانی خەڵک دۆخەکە باش بکە بزانم پێت ئەڵێم ئێمە بێکەوە لایەنە سیاسەکان ئێرە بۆ عێراق بە قووەترین بەهێزترین ئەبێ بەیەکەوە کار بکەین بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە هاوسەنجی تێکچوو لە ژمارەی کورسی ئەڵێم لە ژمارەی کورسی کە هاوسەنجی تێکچوو زۆر بەداخەوە پارتی تاکلایەنانە هەوڵیدا هەنگاوینە بە ئاراستەی تاک حزبی کاتکە لە کاتێکدا تاک حزبی لە کوردستان لەم کۆناغەدا ممکن نیە بۆ یەکێتیش ممکن نیە ئەو وڵاتە بەڕێوە بە ئەنجامەکەی بەو ڕۆژە گەیشتی ئێستا تێداین حکوومەتی هەرێم پێگەکەی وەکو پێگەی جاران نەماوە بارودۆخی ئابووری بەرەو دواوە گەڕاتەوە وەکو تاکید دەکەمەوە ئازادی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی و خۆپیشاندان بەرەو دواوە گەڕاوەتەوە ئیتر هەرچی ناوی لێ دەنێ بەرەو دواوە ناڕەزایەتەکانی خەڵک زۆرتر بوون بۆیە
ئەو وڵاتە ئەو هەرێمی کوردستانە پێویستی بە هاوسەنجی سیاسی هەیە ئەو هەرێمی کوردستانە پێویستی بە یەکدەنجی هەیە لە بەرامبەر پرسەنەتەوەی و نیشتیمانیەکان ئێمە بەداخەوە لەسەر پرسەنەتەوەی و نیشتیمانیەکانیش بەداخەوە یەک نین. پرسێکی تر پەیوەندیتان لەگەڵ پارتیدا چۆن؟ لەگەڵ پارتی خۆ چۆن بێ بەیەکەوەین لە حکوومەت بەیەکەوەین لە بەغدا بەیەکەوەین باشە و دانیشتن هەیە بەڵام لەو ماوانە پەیوەندی هەیە لەو ماوانە دانیشتن کراوە یعنی بەداخەوە چەند جارێک دانیشتنێکرا لە ناو دانیشتن بۆ ڕێککەوتن کەسێک لە ناو پارتی ڕاستە بۆ پێچەوانەی ئەوەی کە قسەی لەگەڵەکرا لەسەر مێزی گفتوگۆ ڕایگەیان ولا ئاستی بەرز ئەوە بۆ ئەنجامەکە زۆر خراپ گەشت دوا کۆبوونەوە شتی زۆر باش لە نێوان هەردوو لامان باس کراوە لە دوا کۆبنەوە کە ئەو شتە باشانە باسکراون بەڵام ناخرێنە بواری جێبەجێکردنەوە بۆ خۆیان بۆ خۆ ئەدزنەوە لە جێبەجێکردنی ئەوانەی کە ئەو شتانی کە قسەی لەسەرەکەین کە هەردوو لەمان لە کۆبنەوەکان کۆچی لەسەرەوەی باشن بۆ هەرێمی کوردستان ئەوانەی دێن بڕیار بەدەستن من بڕوا دەکەم ئەوانەی هاتوونە ڕەنگە مەبەستیان بوو بێ ڕێک بکەون بەڵام ئەگە بڕیاریان بەدەست بە تەنانەت ئەو شتانی کە قسەمان لەسەر کردووە لەسەر ڕێککەوتوین ئەگە بڕیار بەدەست بان جێبەجێ دەکرا. باش کاگارێز بەڵام بەڕێزت فەرمادەیەکی سەربازیش بووی لە شاخ و لە سەردەمی تاریخی نزیکیشدا مەسەلەن ئێستا یەکێتی و پارتی ڕەبایان لە یەکتر گرتووە لە کڵاو قاسم مەسەن مۆنتیقەیە جوغرافیان شارەزای و شەڕ تێدا کردووە کام باشییە مەسەن لێوە سەنگەرتان لە یەکتر گرتووە ڕاستە بۆ کاکزانە خەڵک و پرسیارە دەکا ناخۆشتریشت بۆ من کە من پێشمەرگە بۆ من لە شاغ بۆمە ئێستاش ناخۆشتریشت بۆ من کە جێم لە وشەیەک دەبێت پێشمەرگەی پارتی و پێشمەرگەی یەکێتی ئەوژێکت کە لە کارەساتەکان دوای 32 ساڵ لێت ناشارمەوە هەر جێم لە وشەیە دەبێت ناخم هەڵدەتەچێ 32 ساڵ ئێمە حکوومەتمان هەیە ئەو هێزی پێشمەرگە ئەو پێشمەرگەی ئەم وڵاتەیە من کە بوومە پێشمەرگە ڕاستە حزبی بوومە بەڵام بۆ وڵاتەکەم بووم بۆ میلەتەکەم ومەتە پێشمەرگە وردە لە شەڕی ناو خۆوای لێکرا هێزی پێشمەرگە بۆ هێزی حزبی 100% بەرحاڵ ئەو هەیە بەڵام دیسان تۆ باس کە چیت هەیە بۆ خەڵک من ئەوە باز دەکەم بۆ خەڵک کاتێک ڕێککەوتن نامەی واشنگتۆن بڵاوکراوە ڕۆژی دواتر سەرۆک مام بەڕەحمەت بێ بڕیاریدا هێزەکان لە هەموو ئەو بەرەی شەڕ بکشێنەوە دواوە لە بەستی شەرغەوە بگرە دەشتی کۆیە بگرە تاچیتە حاجی وەمەران هێزەکان کشانەوە چەندین جار لەو تەلەڤیزیۆنە لە تەلەڤیزیۆنی ڕوودا و لە تەلەڤیزیۆنەکان من خۆم باسم کردووە تۆ پارتی هێزەکانی نەچێشایەوە تۆ حکوومەتی سەرۆکی حکوومەتە نەیکێشاوە جێگری سەرۆکی حکوومەت بوو نەیکێشاوە بۆ بەرامبەر بەچێ لە کاتێکدا ئێمە دەماندیت بە درێژایی چەند سەد کیلۆمەترێک سنووری تورکیا کراوەیە هیچ ڕەبایە لێنە هیچ هێزی پێشمەرگەی لێنە باشە کراوەیە 6 کیلۆمەتر تورکیا لە خاچی هەرێمی کوردستانەوە کراوەیە باشە تۆ ئەوێ بەڕەلاکەی بەڵام دەی لێرە ئەوە بە پێچەوانەوە لە 1970ەوە هەتا 2000 ئێستا تا 2023 چەندین قەڵای سەربازی تر دروست کراون لە باڵەکایەتی لە خۆشناوەتی تا دیتە دەشتی کۆیە بۆ لە بەرامبەر چێ خەڵک دەپرسێ بۆ کاگار باشە خەڵک هەمیشە خوڕپێک لە دڵیدا ئەمش ئەڵێم دوێنێ و پێرێ هێزێکی مدەڕەبی پارتی ویستویەتی مەسەلەن بێتە کڵاو قاسم ئەو ڕەبیانەی پشتەوە باشە ئێستا من پێتەڵێ بەرامبەر بەچێ مەسەلەن خۆشناوەتی هەموو یەک شوێنە مەسەلەن ئێمە بەرامبەر ئێمەش ئەڵێن باشە ئەوان نەکشانەوە هێزەکانیان هێشتەوە لەو ماوانە بەهێزیان کرد هاتنە پێش بە بیانووی جۆرە و جۆر هاتنە پێش ئێستامە پێیان دەڵێن کاکە ئێمە ڕێککەوتنێکمان هەیە ڕێککەوتنی استراتیژیمان هەیە یەک حکوومەتیمانی هەوڵماندا هێزەکان تێکەڵکەینەوە هەوڵماندا ئاسایش تێکەڵکەینەوە تا ئێستا نەکراوە لانی کەم خەتوکەمان مەدەن بۆی ئێمەش هەنگایەک بنین بۆ دێنە بۆ سنوورەکانی ئەو سنوورانەی کە کاتی خۆی شەڕی لەسەر ڕاوستە بۆ دەیبەزێنن ئەی بەزێنین زە پێویستە بەسەر ئەو دوو چاوەم وەرن لەگەڵ یەکەی هەفتە لەگەڵ سەرۆکایەت لەگەڵ سەرۆکایەتی یەکەی هەفتە لەگەڵ فەرماندەیی یەکەی هەفتە وەزارەتی هێزی پێشمەرگە دانیشن بڵێن کاکە ئێمە پێویستمان بێ بچینە شوێن بۆ بەدزیەوە بە ناوی جۆرە و جۆرە ئەسناوێ ئەوە کێشەیەکە ئەوێ بیری لێ بکەنەوە تۆ هێزت نیە لە بەرامبەریان ئەویش دێتە پێش بۆچی دێتە پێش ئێمە ئەپرسین بۆ توش ئەڵێ خەڵکە پرسی منیش بە خەڵکەڵێم خەڵچینە هێزەکانی ئەوەی سەر بە هەفتە یا بە یەکێتیە لە 1970ەوە هەموو سنگەرەکانی چۆر کردووە ئێستا ئەو چەند جارێک
لە چەند شوێن هاتۆتە پێش ئێستا من نامە ئێستا لێرە باسی کەم لە چەند شوێن بەڵام ئێستا بارودۆخەکەمان نەگونجاوە دیسان دەیەبێتە پێش بێگومان کەسانێک هەن ئەڵێن ناس تۆپ ئەبێ لێرە بوەستی بۆ دێ پێش ئەگەر پێویستە بگیرێ ئەوێ بەسەر ئەو دوو چاومەرە ڕێک بکەوە هێزی هەفتایە هێزی هەشتا چێ دەوێ لێیدا دەرێن بەڵام بۆ دەی ئەخی چ مەترسیێکی قلیمی لەسەرەوێ هەیە مەترسی ڕهابی لەوێ هەیە ئەزین چۆنا ئەخە بەڕاست کاگارێز بۆ من جێگەی پرسیارە خەڵک تەماشا دەکات ڕۆژانە مثلا لە زینی وەرتێ لە مەسەلەن منتیقەی کڵاو قاسم لە منتیقەی بەنی هەریر لە منتیقەی دەشتی کۆیە هەموو ئەو شوێنانە یعنی خەڵک پرسیار دەکات تۆ بەرامبەر چێ ڕەبایەدادنی ئێستا ئێمە ئەڵێن لە 1970ەوە لە 1970ەوە کەی بوو لەو کاتێکە ڕێککەوتنی بەڵێ واشنتۆن ڕاگەیەندرا لانی کەم لە دوای پرۆسەوە 1970 تازش گوتم 1970 بەڵام لەو کاتەوە هێزێک هیچ هێزێک نەماوە اینجا ئەو بەردەوامن لە هاتنە پێش ڕۆژێک سەیتەڕێ ئاسایش دینیتە پێش ڕۆژێک هێزێکە نێتەوێ بەناوی ژینگە پارێزی ژینگە پارێزی چی ژینگە پارێزی لەوێ دنی تۆس سنوورەکە ڕەنگە سنووری ئیداری ئەوش نەبێ بە مناڵین بالەی نەبێ ئەگە پێویستە وەرە ڕێک بکەوین لەگەڵ هێزەکان هەفتا هەیە هەشتا هەیە وەزارەتی پێشمەرگە هەیە ڕێک بکەون بەسەر ئەو دووچان بەسکە ڕێک ناکەون بۆ لەبەرەوە خەڵک دەبێ ئەو بزانی ئێمە نین کاکە ئەو سنگەرانە ئاودانەکەینەوە بەس پێیان گوتراوە هێزەکانی هەفتا پێیان گوتووە تەواو ئیتر بۆتان یەبێنە پێش بەڕێککەوتن بێ بەسەر چاوم ئەوەی من ئاگادارم هێزەکانی هەفتا ئاگاداریان کردەوە لەوە زیاتر نێنە پێش بۆ دێنە پێش پێویستەکە بەڕێککەوتن بێ وەرن بە ڕۆژ وەرن بەڕێککەوتن وەرن چی مشکلمان هەیە باش ئەوە خەر ئەوە نییە خەلکی یەکێتیش خەلکی ئەو ناوچانش گلەیان هەیە ئەڵێن کاکە بۆ دێنە و هێزانە بۆ دێناوێ بۆ لە فلان شوێ من نامێ ناوێ مشکلەکەم بۆ هێز دێ بۆ لێرە هێز دێ بۆ قەڵا دروست دەکرێت تۆ سنووری دەوڵەتێک کە سەدان کیلۆمەتر لێ چارگۆشەی لێداگیر کردووی بەکراوەی هێڵیەوە بەڵام سنووری نێوان حکوومەتە هەرێمی کوردستان دادەخەی بۆ باش قسەیەکی تر هەیە لای هەندێک لە خەڵک پێیان وایە کە ئیتیجاهێکیان ئاراستەیەک لە ناو پارتی دموکراتی کوردستان کە ئێستا قەراری حکومی و حزبی و دارایی و سەربازی لایە بەرەو تەحمیشکردنی یەکێتیە بەوەی کە لە کەرکووک هەر کاتێک وەکو خۆت گوتت کە لە باسی یەک ریزی و تەمەنای یەک ریزی و ئەوانە دەکەن بەڵام ئەوە لە ئاستی مەکتەبی سیاسی ژەهر فڕێ دەدەن بۆ هەرێمی کوردستانیش گرەوە کاوایی یەکێتی داخڵی انتخاباتێکن بە هەر شێوازێک بێ خۆیان وتەنی کە ئەوە قسەیەکە کراوە ینی وەهم نییە و خەڵکیش ئەیبیستێ کە بخۆیان 50 کورسیان سۆگەر بێ و هەموو هێزوو لایەنە سیاسەکانیش بێ یەکێتیەوە لەسەر 50 کورسی تر شەڕ بکەن مەبەستیانە کە یەکێتی تەحمیشکەن یەکێتی تەحمیشەکرێ یان ئێوە هەستان بۆ پیلانە کردووە یان بۆنی ئەوەتان کردووە کە وابیان ئەوە چەندین ساڵە ئێمە ئاسمان پێکردو تازە نییە بەڵام لەو ئێستا زۆر چڕە زۆر ئێستا چڕ بۆتەوە زیاتر چڕ بۆتەوە ئەو یەک بەڵام ئەو ئاراستەیە ئەو ئاراستی چۆن ئێوێ هەژمونی یەکێتی کەم کاتەوە بەو شێوازە کارکردنە لە هەمان کاتدا ئاراستەیەکی تریش ناو ئەوێ ئەو ئاراستەی تری ناو پارتیش هەژمونی ئەو ئاراستەیەش کەم کاتەوە واتە ململانەیە کە هەر لەگەڵ یەکێتی نییە لە ناو خۆشیان ئەو زۆرە ململانەیە ئەو ئاراستەی دەسەڵاتدار کە جمگەی دەسەڵاتی بەدەستەوەیە لە ناو خۆشی لەگەڵ ئاراستەکەی تر کۆک نییە لەسەر سیاسەتەکانیان سیاسە هەرێمەکانیان سیاست ناوخەکان سیاسەتی عراقیەکانی کۆک نییە ماوەشە زانین ئاگادارین لەو بابەتە و بەداخەوە پێ دەڵێم 50 کورسی بێنێ یا 40 کورسی بێنێ بۆ من کێشە نییە چەند کورسی دێنێ بەڵام پرسیارێکم نییە پارتی 50 کورسی نەناوەڵە 6 کورسی هێنا چۆن ئەو وڵاتە بەڕێوە با کاتێک تو دوو هێز دەبێ خۆی کاتێک گرنگی بە هێزەکانی خۆی دەدا تۆش لە بەرامبەر گرنگی بە هێزەکانی خۆ دەدەیت خۆ مەزانین هێز لە دەست چێ بێ دەسەڵات لە دەست ئەوە دەسەڵات لە دەست ئەوە چۆن لەبەرەوە بەڕاستی لە جیاتی ئەو بیر لە ئەو بکەنەوە بە کورسی ئەو بیانەوەی دەسەڵاتی خۆیان هەژمونی خۆم سەپێنن نا بە هەنگاوی باش بە کاری چاک ئەوە تا ئێستا ئەوە ئەنجام نەدراوە ئێستا 22 کورسیتان هەیە ئێوە لەناو پەرلەمانی کوردستان کە پەرلەمان هەڵوەشاوەتەوە مەسەلەن ئستەقاقەکە لەسەرەوە قسە بکەین مەسەل لە وەزارەتی پێشمەرگە 33 بە 57 تا لەگەڵ دەکەن ئەبزانێت جەمنەمێ بێمە سەر ئەوە ناکرێ هەمومان نەزانین ناکرێ ئێمەش 50 کورسی بێنین 56 کورسی بێنین ناتوانین ئەو وڵاتە بەڕێوە بین هەندێک هەنگاو هەنە پێش ئەوەی کە ئێمە بگەینە ئەو قۆناغا ئەبێ ئەو هەنگاوانە بنین تێکەڵکردنەوەی هەردوو ئیدارە بە تەواوی نەهێشتنی هێز لە دەستی حزب تێکەڵکردنەوەی ئاساییکردنەوەی بارودۆخەکە ئەبێ ئەو هەنگاوانە
بنرێن کاکەزانە تا ئەو هەنگاوان نەنرێن نەیەکێتی نەپارتی ناتوانێت ئەم وڵاتە بە تەنیا بەڕێوە بە هەڵومەرجی ناوخۆی کوردستان هەڵومەرجی ڕابردوو لەسەر ئێمە دەسەپێنێ کە ئێمە هەماهەنگی و هاوکاریمان هەبێ لەم قۆناغەدا هەماهەنگیمان هەبێ و ئێمە پێویستمان بە دیموکراسیتی تەوافقی هەیە سازانی دیموکراسی سازان هەیە خودی پارتی لە ئێمە زیاتر داوای سازان لە عێراقەکە بەڵام وەکو باست کرد ئاراستەیەکی ئێستا بڕای بە سازانیە لە هەرێمی کوردستان لە کاتێکدا هەڵومەرجی کوردستان زۆر جیاوازە 50 کورسی دێنێ 40 کورسی دێنێ چەندی دێنێ یەکێتی چەندی دێنێ تا ئەو هەنگاوانن نانێ ئەگە ئەوەندە لە خۆی ڕادەبینێ زۆر باشە ئەو ئەگەر ئەوەندە لە خۆی ڕادەبینێ 35 کورسی 36 کورسی 50 کورسی دێنێ بابێ پەلە بکەین لە تێکەڵکردنەوەی هێزەکان ئەو کاتە ئەوانە توانن بە باشی بەتەنیا حکومڕانی ئەو کوردستانە بکەن تازە ئێمە خەریکی تێکەڵکردنەوەی هێزەکانین خەریکی تێکەڵکردنەوەی هاوپەیمانان زۆر پشتیوانیمانەکەن خەریکی ئەوەی هێزەکان بە تەواوی بستنە سەر حکوومەت هەنگاوی باش درراوە کۆمەڵێ لیوای هاوبەشەیە ئەوە فرقە تەشکیل کرا ئەوە هەنگاوەکان بەردەوام زۆر باش لە پڕ دێت ڕێنمایەکت بۆ دەرەکە ئەڵێ لە دابشکردنی پۆستەکانی نەوەزارەت 47 بە 53 بۆ لەبەر ئێمە زیاترین کاکە زیاتر نییە لە ناو سوپا 33 بە 50 وەکو بودجە ئەبێ وای لێ بکەین ئەو چ پەیوەندی هەیە چێبێ لەو کوردستانە نەزانێ دوو هێزە بووە 1970 یەکێتی و پارتی چێبێ توانای هێزەکانی هەفتا نەزانێت لە ڕابردوودا لە ئێستادا چێبێ ژمارەی شەهیدەکان ئەگە بە ژمارش نەزانین چەندە نەزانێت قوربانیەکانی هێزەکانی هەفتا چەند بووە هەست بۆ نەدەکرا بۆ ئێستا ئەو لە داعش تا ڕادێکی زۆر ئەو یەکگرتووەگارێت ئێستا بۆ تۆخی دەکەنەوە بڕوان پێ بکات ئێوە سوستانسیە مەسەلەن بڕوان پێ بکە ئەو کاتە لە شەڕی داعش بوو من ئەندامی پەرلەمانی عراقی بووم ئەچوینە بەرەکانی شەڕ سەردان هەست پێ کرد نەکەستم پێ کرد لە دابەشکردنی فیشاک لە دابەشکردنی چاک لە دابشکردنیەوە زۆر و هەموو بە ژمارە هەیە بە ئامار هەیە لە وەزارەت زۆر هەردانمان بە خۆداماگرتی هەردانمان ڕەنگە ئەودان بە خۆداکردن هاانی ئەوان دابی زیاتر هەنگاو بنین ئێمە باسمانە کرد کاکە کوا میلان بۆ فلان کواتە فڕۆکە بۆ دووس خورمات و کافڕۆکە بۆ سەر ئەوێ مەسەر خوب پارتی فڕۆکەی نەبووی مەژ نەمان بوو بەس بڕاتەکە لە دەستیەوە هەمانجەکە یعنی زۆر زەحمەت بوو زۆر هێزەکانی پێشمەرگە ئەوەی لەو سنوورە بوو باری زۆر قڕستر بوو چەک و تەقەمەنی قەت وەکو ئەوانی تر پێ ناگەیشت هەمومان هەستمان پێکرد بۆ ئەو کاتە بێدەنجیمانە کرد بێت پێمان وا بوو هەنگاوێکە ڕۆژێکە دو چاکە بێ ئێستا تۆختر کرایەوە زۆر خراپەوە زۆر خراپە 57 بە 43 چیە ئەگەر هێزەکانی هەفتا چەندین ئەفسەری باشی هەیە بتوانن باشترین لە هێزەکانی هەشتایی هەشتا باشتر لە هێزەکان هەفتە بە هەم پۆستەکان لە دەستەوان بی بە پێی ئەوە بێ بە پێی شایستەیی بێ نظامی عسکەری بە عسکەری بێت تۆ کاتێک تۆ وادانێ وات کرد 50 بە 50 نرد وادانێت 47 بە 53 نرد یەکە نردت لەوێ ئەوە هەستەکە دوو هێزە ئەو نەت کردەوە یەک ئەوە پێکەوە لکاندنە هەموو لە هەزێک قابلی هەڵۆشانەوەیە لەبەر خراپ بۆ جێ ئەو ڕێنمایە لە بەرژەوەندی نییە و ئێمە بۆیە گومان دەکەین یعنی گومانمان هەیە کە ئەو هەنگاوی کەندرا ئەو ڕێنمایە بۆ ئەو بوو یەکگرتنەوەی هێزەکان بوەستێ کە ئەو زۆر مەترسیدارە زۆر مەترسیدارەوە ئەبێ یەک بگریتەوە تۆ ئەگەر زیاتری لە پەرلەمانی کوردستان تۆ ئەگەر زیاتری لە ناو حکوومەت بۆ دەترسی تۆ باسی 22 کورسیەکەی کاکە زانە یەکێتی 22 کورسی هێستا لە پەرلەمانی هەیبوو لە پەرلەمانی کوردستان پارتی 22 بە خۆڕایی هەیە بە خۆڕایی بەبێ هەڵبژاردن 22 هەیە یازدەی کۆتاکان مەنایوە نییە ئەو یازدەی کۆتایانە هەمویان تەئیدی سیاسەتی پارتی دەکەن 100% نا هەندێکی بەخۆشی هەندێکی بە ناخۆشی دەبوو تەئیدی بکەن یازدە ڕۆیشت بەپێی ئەوەی سیستەمی هەڵبژاردن یەک بازنەیە یازدە ئەندام پەرلەمانی من سلێمانی بە تایبەت سلێمانی و ناوچەکانی تر بە زیادەوە بۆ پارتی ڕۆیشتە ڕێژەی دەنگدان لە سلێمانی لە کەمترین ئازدایە ڕێژەی دەنگدان لە دهۆک لە بەرزترین ئازدایە لە یە فشار زۆرە بۆی هەموو خەڵک دەنگدا کە زۆرینەی پارتیە لێرە فشار نییە بۆی خەڵک دەنگدا ئەنجامەکە لەسەر حسابی سلێمانی و شوێنەکانی تر 11-12 کورسی ڕۆیشتووە ئەو 22 تۆ 22 تەیە بە هەڵبژاردن بەو هەموو مێژوە دوور و درێژەی کە ئێمە هەمانە 22 دین ئەو 22 مفت وەرەگری ئێوە کەی هەڵبژاردنە ئەو کەی هەڵبژاردنە ئەو دەست بەرزکردنەوەی بۆ بەردەوامیدان بەو سیستەما بەردەوامیدان بەو بارودۆخی کە هەیە ئەو لایەکەتی بەسەری تێپەڕێم جارە نا بە هیچ شێوێک نەخێر باش زانی ئەو سوڕێم بۆچی بوو ئەم دۆخە
هەرێمی کوردستانی نەبردۆتە تونێلێکی زۆر بەرتەسک و تاریک و مەترسیدار ئەم دەست بادانەوە دەرفەت ماوە مناڵم دەرفەت نەماوە تونێلی دەرەچی مەسەلەن نەچۆتە هێشتا دەرفەت زۆر ماوە هیوادارین لە دەست نەدرێت تەکید دەکەمە هیوادارین لە دەست نەدرێت دڵنیا بە کاتێک ئەچینی ناو تونێلەکە ئێمە بە تەنیا زەرەر ناکەین پارتیش بە تەنیا میلەتەکەمان بە پلەی یەکەم زەرەرەکە ئینجا هەردوو لاشمان زەرەکەین باوا بڵێن بۆیە دەبێت ئەوانش بیر بکەنەوە هەڵو مەرجەکان گۆڕاون ئێستا کاتی خۆی ئێمە خۆمان حکمی خۆمانەکەت ئێستا دەسەڵاتێکی تر هەیە حکمی ئێمە دەکات ئێمە ئەگە ناکۆک بین لە ناو خۆمان خراپ حکومانەکەن ئەو بڕیارانەی ماوەی ڕابردوو لە بەغدادران ڕاگررتنینەوە محکمەی پاریس هەڵوەشاندنەوەی یاسای نەوت و غاز لە هەرێمی کوردستان شتی تری بەدوادادێت جگە لەوەی دەستور جێبەجێ ناکرێت بۆ نمونە ئەو مادانێکی ئێمە ئەمانەوێت جێبەجێ ناکرێت شتی تریشی بەدوودادێ و بە دوواداهاتنی شتی تر هەمومان لێ زیادمەند دەبین تۆ بە دوور مەگرە پاش ماوەیەکی تر دۆسیە زۆر سیر بکرێتەوە بڵێن فەرموو لە 2013ەوە تا ئێستا چەند نەوتتان فرۆشتوە چەند پارەتان داوە ئەبێ زیادەکەمان بدەنەوە بە دوور مەگرەوە بێ تۆ بە دوور مەگرە هەندێک هەنگاوی سیاسین راوە لە ساڵانی ڕابردوو لە دادگای فدرالی دۆسیە لە هەرێمی کوردستان لەسەر لایەنێک لە لایەنەکان بکرێتەوە بڵێن بۆ واتان کرد تۆ ینی ئەبێ بزانین بەڕاستی ئێستا هەرێمی کوردستان وەکو جاران میرمحێنیە تەنیا حاکمی خۆی نییە بەغدا ڕاستە پێشتر ئێمە پێشتریش لە بەغدا بووین بەڵام هەڵومەرجی عراق بە جۆرێک بوو هەڵومەرجی هەرێمی کوردستان بە جۆرێک ئێستا بە جۆرێکی ترە ئێستا دەوروبەرشتمانە سەپێنێتە سەر ئەو خۆخەریکردن بە یەکتری و ڕەبا دروستکردن و مشکلە دروستکردن وەزارەتی پێشمەرگە و ڕازی نەبوون بە یاسایەکی هەڵبژاردن کە لانی کەم متمانە بۆ خەڵک دروستکە بچێت دەنگ بدا ئەمە بۆشایی باشی نەداوە کە بەغدا یاری تێدا بکە بڕواتە بێ یاری دەکرێت حەزەکەم بزانن ڕاستە ئێمە مافەکانمان لە چوارچێوەی دەستور پارێزراون ئەگەر ئەو هەرێمی کوردستانە سیاست و استراتیجێتێکی ڕوونی نەبێ بۆ مافە دەستوریەکەمان یەک دەنگ نەبین لە دەستی دەدەین گوتم نەک ئەوەی دەستور جێبەجێ ناکرێت ئەوەی بە دەستیشمان هینای لە دەستی دەدەین کاتێک زەرەر دەکەین کاتێک زەرەر دەکەن زیان دەگا بە هەرێمی کوردستان ئەبێ ئەو ڕاستیمان لابێ چێ زۆرترینی هەیە زۆرترین زەرەرەکە چێ زۆرترین لێ دەستا زۆرترین زەرەرەکە بۆیە ئەبێ ئەو ڕاستی بەڵام بۆ پارتی بەوش بێمنە تێ دەیکات ئەنێوە ڕوونە ئەنیش نەشارێتەوە هەموو هاوڵاتی گەستی پێ دەکا کاگارێز بۆ بێمنێتی دەیکات زمانێکی هەیە کە زەرەر نەکا نازام گرە و لەسەر چی دەکا ئەو گرە و لەسەر چی دەکا گرەوکردلانی کەم بڵێن نەوتی جاهی ناو پارتی گرەوکردن لەسەر هەندێک پرۆژەیە هەندێک بیرۆکە خراپە کاکزانە وەڵا ئەگەر دەی با بێمنەت بین و دەی باوا بکەین و ڕەنگەشتی تر بێت و ڕەنگە لایەنی تریشە بن لە دەرەوەی هەرێمی کوردستان هانمان بدەن بۆی ئەو شتە دروست بێ یان هانیان بدەن ئەو شتە دروست ئەو هەفتەیە هاکان فیدان دێتە بەغدا و پێنجشەمەش لە هەرێمی کوردستانە وەزیری دەرەوەی تورکیا ئەمە گۆڕانکاریی تازە نیە گۆڕانکاری چی ینی ئێستا ئەگەر هەرێمی کوردستان بۆ نمونە ئێستا باسی داگیرکردنی بادینانمان کرد پاساوی تورکیا پەکەکەی وانە خۆ پێویستە کاکە هەرێمی کوردستان باسی حیزبت بۆ ناکەم پێویستە سیاستەکی ڕوونمان هەبێ بۆ تورکیاش و بۆ پەکەکەش هەرێمی کوردستان دەبواە ڕۆلی هەبێ لەوەی چۆن لە نەوەتەکان بەدواوە لە 2000ەکان بەدواوە شەڕی پرۆسی ئاشتی ڕاگەندرا ئەگەر هەرێمی کوردستان یەک دەنگ و یەکە لێزبی ئێمە ئەتوانین شتی گەورە بکەین ئێستا لەلایەک تۆ هەر لەو هەرێمی کوردستانە لە ناو سایی حکوومەتی هەرێمی کوردستان کە برادێک سەرۆکی حکوومەتە لە هەڵەبجەوە تا ئەگاتە زاخۆ لە سای ئەوی لە شوێنێک دەرگەکراوە تۆ هێزەکانی تورکیا دێن و دەستنە پێش و ڕەبایەدا دەنێن و ناشگەڕێنەوە چۆن 1970 هاتن قیریان بردووە 1970 چۆن هاتن کاتێک شەڕی ناوەخۆ بوو هاتن ئەو شوێنانی کەمپیان لێدانا نەگەڕانەوە خۆ پێشتر نەبوون وێزانە ئێستا لەوێش ناگەڕێنەوە لە شوێنێکی تریش هەمان ئەو دەوڵەتی تورکیایە فڕۆکەخانەی بەسەر فڕۆکخانە بەسەر خەڵکی سلێمانیدا دادەخا بەسەر سلێمانیدا دەخا ئەو تورکیایە لەوێ ڕێگەی کراوەیە لێرە ئەو بۆ ئەبێ خەڵک ئەو بابەتە راپۆرتێک هەیە کە باز لەوە دەکا هێزەکانی ئێوە لە ڕۆژاوای کوردستان و هێز ئەمریکیەکان لە شەدادیە لە منتیقی حەسەکە تەمرینیان پێ دەکەن و بەشدارن لە شەڕی دژی داعش ئەو مشکلەی بۆ دروست نەکردو لە بەرامبەر تورکیا بەزین چۆنە تورکیا یان ئێوە باجی هەڵوێستینەتەوەی بدەن پێتان ئاساییە زین چۆنەت بازمان داوە تورکیا ئەو ڕاستی دەزانێ کاتی خۆی ئەمریکا فشاری لێکرد هێزەکانی پێشمەرگە چوونە کۆبانێ بەناو تورکیادا ئاخری لە کۆتایی دەکەدا بزان هیچی پێناوا بوو یەگوتە بە هێزەکان بە شەو بڕۆن بۆی خەڵکی کورد زۆر نەیبینێ بۆ ناو کۆبانێ ئێمە ئەزانین
ئەوە بوو ئەو کاتە تورکیا لانی کەم بەڕاگەیاندن لە سیاستی نێودەوڵەتی دەیگوێ ئێمە دژی داعشین تۆ دژی ئەگە دژی داعشی منیش دژی داعشم بەڵێ ئێمە لە ڕۆژئاوا هاوکاری ڕۆژئاوامان کردووە لە دروستکردنی پەیوەندەکانیان لەگەڵ ڕۆژئاوا لە پرچەکردنی ڕۆژئاوا تەنانەت لەوەی کە خەریک بوو کۆبانێ بکەوێ باش دەزانن لەو سلێمانیە چۆن فیشەک و چەک گەیشتە کۆبانێ بە تەیارە چۆن بە پەڕەشوت بۆیان فرێدرا هەموو ئەوانەمان کردو تورکیاش ئەوە ئەزانێ نازانێ ئەزانێ بەڵام ئێمە دژی تورکیامان نەکردووە ئەو کارە ئێمە دژی داعشمان کردووە و لەوێ لەسەر دەستی هێزەکانی سووریای دموکرات لەسەر دەستی ئەو هێزانەی کە ئێمە پشتیوانیمانەکردن تێکشتێنرا اینجا ئەگەر هاتبایە ئەوە سیاسەتی یەکێتی بەتەنیا نەبایە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بواە چەند باشتر بوو بۆ ڕۆژئاوا چەند باشتر بوو بۆ ڕۆژئاوا چەند باشتر بوو پێگەی هەرێمی کوردستان بۆ کورد بەگشتی ئەوە نەبوو بەڵام خۆ ئێمە لەسەر ئەوە نەوەستاوین ئێستاش بێگومان تورکیا سیاسەتی خۆی هەیە زۆر بەڕاشکاوی ئەڵێن تورکیا کێشەی لەگە پەکەکە نییە کێشەی لەگە فلان لەگەیەکێتی نییە تورکیا کێشەی لەگە کورد و وشەی کورتەیە لە هەر شوێنێک بێ ئەبێ خەڵک ئەو ڕاستی بڕواتە بێ کاکزانە تە ئیدی ناکە بڕواتە بێ لە تۆماری ڕسمی دەوڵەتی تورکیا جیاوازیەک بە نوقتا لە نێوان ئەو کاک مەسعودە کە خەڵک پێی وایە دۆستی تورکیا لەگەڵ عەبدوڵڵا ئۆجلان کە لە زیندانە نییە بەڵام لەم قۆناغە مامەلە لەگەڵ ئەوەکەن لەم قۆناغ ئەبێ ئەو حقەتە ئێمەش و پارتیش هەموو لایەک بزانین کاتێک تورکیا مامەلەی باش و سەلیم لەگەر تۆ دەکا کە بزانێت تۆ بەهێزی کاتێک کە بەهێز بووین مامەلەی باشتر بوو لەوەی ئێستا دیکە ئەگە بە وەکو کورد بەهێز بین ئەبێ ئەو ڕاستیانە بزانین ئەوە نییە وەڵا لەبەر ئەوە لەبەر چی ئێمە دژی داعش بووینە باشە ئێمە لە باتی ئەوەی ئێمە ئەو کاتە بمانگۆی بە تورکیا هەموو ئەو داعشانەی کە هاتن باوە پێ بڵێم هەموو ئەو داعشانەی کە هاتنە سووریا و لەوێش هاتنە عێراق بەناو لە فڕۆکەخانەی ئەستەمبۆڵ و لە عەنتاب دابەزین هەموو لە ئوتێلەکانی عەنتاب ڕەوان کران کە ئەگەڕانەوە هەموو ئەچینە تورکیا ئێستا بۆ نازانی سەرکردەکانی داعش و قاعیدە هەموو لەو شوێنە کوژران لە ناو سووریا کە لە ژێر سایەی دەوڵەتی تورکیا بوون ئەبا ئێمە داعشێک لەگەڵ جوندیەکی تورکی لەسەر سنوور بێکە و پیاسەیان نەکرد یەک لەو دیوسیم یەک لەو دیوسیم لە کاتێکدا کە ئەوان خەڵکی کوردیان سەر دەبڕی لە ڕۆژ ئاوا لە شنگال لە مووسڵ لە هەموو شوێنە بوونی هێزێکی یەکێتی لە هێزێکی ئێوە لە شەدادیە زەربە لە یەکێتی نادا هیچ بزانە هێزی ئێمە و هێزی ئەوە نییە هێزی هەرێمی کوردستانن لەوەیە بەڵام بلەژێر هەژمونیەکێتیە ئەوەیە بە موافق هەر چەندی لێبی لێی نەبی بە ڕەزامەندی و بە هاوکاری هاوپەیمانانە من نازام لێتیان لێنێ با نزانم بەڵام ئەگەر لێتی ئێستا دڵنیا بە باشە کاگارێز بەڵام ئێوە لە 1970 کە گەڕانەوە لە گەردەلولی دومی ئەوە تارەکانی تورکیا پێشمەرگەکانیان لەگەڵ خۆڵتێکەڵاو کردەوە ینی حدودێکیان بۆ ئێوەدانە لەو کاتەوە ئەو مێژوە تاڵەیە هەست ناکەی ئەو تورکیا ئەو شوێنانە بە خاچ خۆی دەزانێت ئەو کاتە من پێشمەرگە بووم ئەزانم فڕۆکەکانیان چۆن دییانەدانین تانکەکان تاکوێ هاتن و ینی شوێنی تانکەکانی شەزانین تاکوێ هاتن ئەزانین بەڵام باسی ئەوە نەکەین باسی ئەو بکەین دوای ئەوە ئێمە ڕێککەوتنمان کرد توانیتان ئەرکە ڕێککەوتن هەبوو کە بەهێز بوون سنوورێک دابنێن بۆ شتانە بەڵێ بەڵا بەداخەوە ئەو کاتەش کە زۆر داوامان کرد دەبواە ئەو کاتە هێزەکانی تورکیا لە هەرێمی کوردستانەوە دەربدرێن دەبایەوە دەربدرێن لەو کاتەدا ئێمە لەو کاتەدا هەرێمی کوردستان زۆر بەهێز بوو حکوومەتی فیدرالی عراق ئەگە لە هەولێر نەبووایت پێک ناهات سەفیرێک سەرۆکێک ئەگەر هاتە بەغدا دەبوای بێتە هەولێریش بە ڕۆژ لە هەولێر لە بەغدا و بە شەوتات ئێستا گۆڕا ئەخیر پرسیارم ئەوەیە ئەم ماڵوێرانیانی ئێستا خەڵک تێدا هەرێمی کوردستان تێدا دۆخی سیاسی تێدایە دوژمنەکانتان وڵاتی ئیقلیمیەکانتان بۆیان دروستکردن یا پارتیویەکێتی دروست چۆنە پارتیویەکێتی من نازانم لە ناو پارتیویەکێتیش بێگومان جیاوازی هەبێ خەڵکیش ئەو جیاوازە بکە ئێمە ئەزانین کاتێک ناوماڵمان ناکۆچی لە ناوماڵمان هەبێ دەستی تێخرێ کاتێک ناوماڵمان ڕێک و پێک بێ کەس ناتوانین دەستی تێبخە ساڵی 2007 پەیوەندی هەرێمی کوردستان بە سایبەت پارتی لەگەڵ تورکیا گەیشتە ئەو پەڕی خراپی 2007 مامجلال سەرۆک بوو هەم هات لەگەڵ کاک مەسعود قسەی کرد کاو کاتە بەڵێ هەم چوو لە تورکیا پەیوەندەکانی چاک کردەوە پەیوەندی باش جیاوازە لەگەڵ جێبەجێکردنی ئەنجندای یەکتر لەگەڵ جێبەجێکردنی ئەوەی من ئێمە لەگەڵ پەیوەندی باشین لەگەڵ هەم ئەو دەوڵەتانی دەرو دراوسێ و حەزیەکەین ئەو پەیوەندیانە پەیوەندیەکی ڕسمی پرۆتۆکۆلی حکوومەت بن بۆ لەگەڵ حیزبەکان دەوڵەتان لەگەڵ حیزبەکان هەر کاتێک حکم دەوڵەتان پەیوەندیان لەگەڵ حیزبەکان هەبوواتەوە دەستێ خستنە ئەبێ وا بکەین ئێمە لەگەڵ ئەوەی
لەگەڵ ئەوشین ئێستش باز دەکەی ناکرێت بەڵێ بارودۆخەکە زۆر 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 نالەبارە بەڵام دەرفەت ماوە ومێت دەکەین ئەو دەرفەتە لە دەست نەدرێ بەیەکەوە کێشەکان چارەسەرکەین برین نەکولێنینەوە دەست لەسەر برینەکانماندارێن لە پێناوی بەرژەوەندی ئەو گەلە هەنگاو بنێن سازشکردن بۆ یەکتری گەورەیە لە شکۆدان نییە ئێمە سیاست بۆ بەرژەوەندی گشتی دەکەین کاتێک یەکێتی هەنگاوێک ئەچێتە پێش پارتی ئەبێ دوو هەنگاو کاتێک پارتی هەنگاوێک بدێت پێش ئەبێچێتی دوو هەنگاو بێتە پێش وەلایەنەکان تریش بەڕاستی ئەبێت چاودێر بن نەڵێن وڵایەتی و پارتی شەڕیانە و نازانین خەتای کامیانە ئەوە نییە ئەوانیش بەرپرسیارەتێکیان هەیە لەسەر ئەوەی کە کەم و کورتەکان دەستنیشانکەن و لەسەرەوەی هانی لایەن یەکێتی و پارتیش بدەن و خۆشیان بوو لایەنێک بن بۆ ئەوەی ئەو کێشانی لە هەرێمی کوردستان چارەسەرکن بە ئاراستەی بەرژەوەندی گشتی بەرژەوەندی گشتی ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان لە تەبایی و برایەتی و بێکەوە کارکردنە بە پێچەوانەوە هەموو لە یەکمان زەرەکەین ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز ئارێز عەبدوڵڵا سوپاس بۆ تۆش. خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ